ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. دووبارە زنجیرەی دەوشەی گرنگ فێربە لە چانەڵەکەمان دەست پێ ئەەکەینەوە، ئەم جاران بە شێوازێکی باشتر وا هەستەکەم کە بەم شێوازە باشتر بێت کە ئەویش ئەوەیە دەوشەکە تایبەت ئەبێت بە یەک بابەتی دیاریکراوە. بۆ نمونە لەم ڤیدیۆیەدا باسی دەوشەی پەیوەندیدار بە مێژووەکەین و بۆ نمونە لە ڤیدیۆیەکی تر باسی دەوشەی زانستیەکەین، لە ڤیدیۆیەکی تر باسی دەوشەی بۆ نمونە جوگرافیەکەین یان ئابووری یان شتێکی لەو بابەتە و ئێوەش لە کۆمنت پێشنیارەکانی خۆتانمان پێ بڵێن. ئێستاش با دەوشەکە دەست پێ بکەین. یەکەم وشە history واتە مێژوو. ئەم وشەیە ناونە واتە ناوە و بۆ نمونە لە ڕستەیەکدا ئەڵێن Iraq has a long history. Iraq has a long history. واتە عێراق مێژوویەکی دوور و درێژی هەیە. لەم ڤیدیۆنەدا بۆ هەر وشەیەک تەنها یەک ڕستە ئەنووسم و هەندێک جار وشەکان بۆ نمونە وشەی یەکەم لە ڕستەی وشەی چوارەمدا بەکارەهێنمەوە لەبەرەوەی کە زیاتر سوودی لێ ببینن و ئەگەر پرسیاریشتان لەسەر هەر وشەیەکیان هەبووتان لە کۆمنت ئاگادارمان بکەنەوە. وشەی دووەمیان civilization واتە شارستانیەت. مەبەست لە شارستانیەت کۆمەڵگەیەکە کە لە قۆناغێکی پێشکەوتووی کۆمەڵایەتی دابێت، ئەمەش پێوترێت شارستانیەت. بۆ نمونە لە ئەم ڕستەیەماندا ئەڵێن While digging for oil, they found an ancient civilization. While digging for oil لە کاتی هەڵکەندن بۆ نەوتدا dig واتە هەڵدەکەنێت، oil واتە نەوت. They found an ancient civilization. They found an ancient civilization. شارستانیەتێکی دێرینیان دۆزیەوە. تەواوی ڕستەکە واتە لە کاتی هەڵکەندن بۆ نەوتدا شارستانیەتێکی دێرینیان دۆزیەوە. وشەی سێیەممان war واتە جەنگ کە ئەم وشەیەشمان ناونە واتە ناوە. ئەم وشەیە زیاتر بۆ شەڕێک بەکارەهێنرێت کە شەڕەکە گەورە بێت. بۆ نمونە ئەگەر دوو کەس بەیەکەوە شەڕ بکەن ئەو پێ ناوترێت war، ئەوە پێوترێت fight، بەڵام کە شەڕەکە گەورە بێت پێوترێت war. بۆ نمونە World War II یان World War I جەنگی جیهانی یەکەم، World War II واتە جەنگی جیهانی دووەم. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن Millions of people died in the war. Millions of people ملیۆنان کەس died in the war لە جەنگەکەدا مردن. وشەی چوارم invade واتە داگیری دەکات. ئەم وشەیەش فێربە واتە فرمانە کە مەبەست لە داگیرکردنەوەیە بۆ نمونە وڵاتێکی تر داگیر بکات یان شوێنێکی دیکە داگیر بکات. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن Iraq invaded Kuwait in 1990. Iraq invaded Kuwait in 1990 واتە عێراق لە 1990دا کوێیتی داگیر کرد. لەوانەیە هەندێک لەم وشانەی کە هەڵمان بژاردووە بۆ هەندێکتان قورس بێت، بەڵام دڵنیابن کە ئەگەر بابەتێکی مێژووی بخوێنەوە ئەم وشانەی تێئەبینن. وشەی پێنجەمان agreement واتە ڕێکەوتن. ئەم وشەیەشمان بە هەمان شێوە ناونە. agreement مەبەست لە ڕێکەوتنە لە نێوان بۆ نمونە دوو وڵات یان لە نێوان دوو کەسدا کە بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن After the war ended, they reached an agreement. After the war ended, دوای ئەوەی کە جەنگەکە کۆتایی هات، they reached an agreement. گەشتنە ڕێکەوتنێک. وشەی شەشەم ancient واتە دێرین یان کۆن کە ئەم وشەیەشمان بە هەمان شێوە ناونە. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن Babylon is an ancient city in Iraq. Babylon is an ancient city in Iraq. واتە بابل کە بە ئینگلیزی بە بابل ئەوترێت Babylon is an ancient city in Iraq. شارێکی دێرینە یان شارێکی کۆنە لە عێراق. وشەی حەوتەممان
slave واتە بەندە یان کۆیلە ئەم وشەیەشمان بە هەمان شێوە ناونە بۆ نمونە لەم ڕستەیەدا ئەڵێن Roman Empire had a lot of slaves. Roman Empire had a lot of slaves. واتە ئیمپراتۆریەتی ڕۆم بەندەی زۆری هەبوو یان کۆیلەی زۆری هەبوو مەبەستەوەیە کە بەشێکی زۆر لە خەڵکی ناو ئیمپراتۆریەتی ڕۆم کۆیلە بوون و هەروەها بە کۆیلایەتیش ئەوترێت slavery وشەی هەشتەممان king and queen king واتە پاشا queen واتە شاژن ئەم دوو وشەیەش بە هەمان شێوە هەردووکیان ناونن بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن He became the king of the country after his father passed away. He became the king of the country واتە بوو بە پاشای وڵاتەکە after his father passed away دوای ئەوەی کە باوکی کۆچی دوایی کرد pass away واتە کۆچی دوایی ئەکات پێویست ناکات هیچ ڕستەیەک بۆ کوین بڵین لەبەرەوەی کە بە هەمان شێوە بەکارهێنرێت وشەی نۆیەم empire واتە ئیمپراتۆریەت ئەم وشەیەش بە هەمان شێوە ناونە بۆ نمونە ئەڵێن They expanded their empire after invading other countries. They expanded their empire واتە ئیمپراتۆریەتەکەیان فراوان کرد after invading other countries دوای داگیرکردنی وڵاتی دیکە وشەی کۆتایی expansion ئەم وشەیەش بە هەمان شێوە ناونە و بە واتای فراوانکردن دێت ئەم وشەیە بە هەمان شێوە لە بواری زانستیشدا بەکارهێنرێت بەڵام لەم ڤیدیۆدا تەنها گرنگی بە مانە مێژوو یەکەی ئەدەین بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن The expansion of the Ottoman Empire began in the 1450. The expansion of the Ottoman Empire began in the 1450. فراوانکردنی ئیمپراتۆریەتی عوسمانی Ottoman Empire واتە ئیمپراتۆریەتی عوسمانی began in the 1450. دەستی پێکرد لە ساڵی 1450دا. بەم شێوازە ڤیدیۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. ئەگەر سەبسکرایبی چانەڵەکەمانت نەکردووە سەبسکرایب بکە بۆ ئەوەی کە هەر ڤیدیۆیەکمان دانا ئاگادار بکرێتەوە. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.